دایە وەرە میوانەکەی وابزانم وەرە میوانە چێت؟ وەرە يا الله بسم الله الرحمن الرحيم اللهم نبي ولا اقل اخوي اقل ولا كاك رزا قيشتين الحمد لله ما نبي الحمد ولا لله كيف صعدي بلا هۆکە ولا يا خو بخير ما نبي يا ربي بخير بي سلام سلام يا خو بخير بي ما نبي زۆر سپاس دەکەم کاک ڕەزا ئەوە مام نەبیە برادەرشی دێرینی خۆمە ساڵانەکە دەیناسن بەخێر بێ سەرچاو سەلامەت بەخێر بێ ئەرێ کاک ڕەزا بڵێ ئەوە چیتیان مام نەبی هیچ نییە نە منداڵن ئەتو لەوەی گەڕە پێم برێ ئەتو کولەتانی ژیان بەسەر بێ بۆ وەزای سەلامەت بی چاوە نیتە ئەوە قۆڵی ئەو لاشت پێوە نیە گەلە زەحمەتە بە قورحان کاک ڕەزا ئەوە شکرانەی دەوێت بەڕاستە یعنی ئەتو بۆز ئەش تێدای هەر شکری خوای دەکەی زۆر شکرم الحەمدولله هەر شتێک لە لای خوای گەورە بێتن ئەو ئەمە قبوڵمە الحەمدولله زار زار الحەمدولله خوا عەقڵێکی دائمێ زۆر بە زوانی بەکاردینم دەگەر ئینسانی خراپ تێکەر نابم شتی خراپ ناکەم ڕاست دەکەی الحەمدولله زۆر کەس هەیە کە خوا عەقڵی دایتێ بەڵام نازانی بەکاری بینی تێن ئەشە دەبی لاو هایە لەوەی زیاتستان دەوێت الحەمدولله وەشکر ئەوە خوا زمانی دامێ کە بتوانم دوو قسەی خێر پێ بکەم الحەمدولله یا رب الحەمدولله هەوە شکر کە خوا دوو قاچی دایمێ کە بتوانم پێ بڕۆم ئەمن سپاسی خوای دەکەم هەتە ئەو ڕۆژی دەمرم بەو خوای مام نەبی ڕاست دەکەم من دادینە لەوەڵی ئەمە چەندان کەسی دەناسم خوا هەموو شتێکی دایتێ جوانی دایتێ بەژن و باڵای دایتێ لاقی دایتێ ئەوەی شتی باشە دایتێ بەچیان یەک دەقەش دەست لە ئاسمانێ بڵند ناکە برێ خوایە زۆر شکر فەرموو ئەو مام نەبی ئەبەوە وەزعاش هەر شکرە تکام وەیە بە بەردەوامی شکری خوای بکەن ئەو نەعمەتی ئەنگۆ تێدانە لەکنە من نییە زۆر شتێ ئەنگۆ هەتانە ئەمن نیتم مام نەبی داحە مام نەبی بەڵێ کەسێ لە ماڵی خزمەتت کە خوارد نوشتت لۆ حازر کە جل کرد لۆ بشوە بەڵێ بە لە ئەوەی وەرە دەست پێ بکەم ژیانم کوو بووە لە باشە دەی من لە زگماکەوە چاوەکەم نەبوو دەستەکەم نەبوو بەڵام هەر شکرانە بوو دوعام دەکرد لە خوای گەورە کە ژنەکەم پێوە بەخشی کە تەحەمولی ئەوەی بکاتن ئەو وەزعی من بکاتن بەڵام خوا دوعاکەی قبول کردم ئەوە هەموو نەتیجەی شکرانێنەرە بۆ خوای هەر کەسێک شکری خوای بکات خوا بەدڵەوی دەکات ڕاستە خێزانەکەم قسەی ناکات جێشی لێ نییە بەڵام ئێمە تەواوکەری ئێگدین تکاتان لێ دەکەم بە بەردەوامی شکری خوای بکەن بە بەردەوامی شکرانی خوای بکەن دووبارەی دەکەمەوە ڕۆڵەکان ئێستا تێگەیشتن ئەم گۆ ئەو ڕۆمام نەبی بینایەوە ماری ها مام نەبی ئەتۆ نمونەیەکی زۆر باشی بۆ کەسانی کە بە خۆیان مەغرور بوون و شکری خوای ناکە مام نەبی جان تۆ ئەم ڕۆوانەیەکی زۆر جوانت پیشانی منە زۆر سپاس مام نەبی مینە دەستت ماچکەم دانش کوڕم دانش استغفر الله استغفر الله کوڕم دانش مام نەبی زۆر سپاست دەکەم
کە فێربوون لە ژیان شکور بین ئەوە تا هەموو لاشمان ساقە و شکور نین زۆر سپاست دەکەین بابە گیان لەمە بە دوات تۆ چی بڵێ بەگوێت دەکەم ئافرین کوڕەکەم ئافرین بابا جان ئەمنیش ڕازی با پەنجەم ببڕنەوە زۆر سپاس بۆ تو خویا ئەلحەمدولیلا ڕۆڵەکانم گەیشتنە خەناعەت خوا ئەو شتێکی پێبەخشینە شکرانەتان لەسەر هەیە دایم شکرانی خوا بکە خوایە زۆر شکر ڕۆڵەکانم ئەم نەو قسانم نەکردێت تا جەوتان کردە باشە وام ئێستا واز لە مۆزوع ئایدینین کاک ڕەزا بەێ تو ئەم تینایتێرە بە ناوی داوەتی کا داوەتەکەت والله ڕاز دەکەم مامنێ دەفەرمون هەستم بچین حازرە هەستا ئەو چ مامنێ یەک عەلە شیشی لۆ لێ نای هەر پێنج پەنجەکانی خۆ لەگە دەخۆن ئەی دەستان خۆش ئەی دەستان خۆش هەر ئاوادان بیا ڕەبی الحەمدولیلا وەشکر ئاگەر لە الحەمدولیلا پێش وەشکر يا الله ولا يا الله ولا يا الله يا خو بخير بيه يا رب